ناوچەی گۆڕی بە کۆمەڵە ئەگەر تەماشا بکەی ئاوا دیارە ئەمە گۆڕە ئاوا شێرکی گۆڕە بە هەموو لای گۆڕە بەڵام ئەم گۆڕە زۆر سەرنجمانی ڕاکێشا کاتێک بینیمان هەڵکۆڵاوە ئەم هەڵکۆڵش پێ دەچێت بە پێ و پیسایی هەبێ لێرە پیسای سەگا ئەمە ئاژەڵی هەڵی کۆڵیوە سەگ هەڵی کۆڵیوە دیارە کۆڵشی هۆڵی کۆڵیوە ئێمەش بۆ خۆمان پێشبینیمان کوڕە ڕەنگە مەسەلەن لەبەر ئێسک و پرووسک و یاخود دەربابەتێکی کە بێ لێرە نام هەڵکردنی کردبێ بۆ ئەمەم گۆڕە زۆر سەرنجی ئەمەی ڕاکێشاوە ئەمە ژێکێکە لەو دەلالەتانەی کە ئێرە گۆڕستان بووە و ئەم بەردانی کە شیبینی کە لەسەر گۆڕەکان زۆربەی هەیە ئەم بەردانە ژەرن لەسەر گۆڕدانرێ کاتێک کە تۆرک مردوویەک دەمرێ دەینێژیتەوە سەرەتام گۆڕ بەردانەی بۆ دادەنیت و ئەوجا بەقڕ و ئەوجا خۆڵ دەکەیتە سەریا بەو پێشبینیانەی کە گەیشتە دەست ئێمە تقریبەن 1000 ڕوفاتە بێت چونکە تقریبەن 2 بۆ 3 نووسرا و گەیشتە دەست ئێمە لە تۆپزاوە ئەوە لە نزیکی خۆمانەوە ئەو نووسراوانە باسی ێواکە لە تۆپزە ماسکەری تۆپزاوە کاتی کە سوکارەکانمانیان هێناوە لێرانە کۆیانیان کردوتەوە لە ماسکەری تۆپزاوە لێرە گیانیان لە دەستداوە بەداخەوە پێشەوەی لێرە بگوازنەوە زۆر بوونە چ لە برسا چ لە تعزیبە لە هەر بابەتێک لەوانە بڵێ ئەجا کە زۆر مردونە لێرانە نووسرایان کرۆ داوایانەوە کڕوتیانم گۆڕ ئەمانە لاشانە چی لێ بکەین دیارە منتیقەیەش لە هەشتاکان زەویانە تقریبا 72 دەبێت بۆ زیاترش ئەمانە سەر بە توبعادلی بووە بۆ خەڵکانە بۆ بێ سەروشێن لێرانە بنێژێن دیارەوانش ئێریان پیان داوە و تیانە لێرانە بینێشن